أشرف على محمد صلوات صلى الله عليه وسلم قرباني خولي بربيت بم يا رسول الله صلى الله عليه وسلم. هاوڵاتیانی قەزای پشدەر بۆ دەربڕینی خۆشەویستی و دووپاتکردنەوەی پشتیوانی خۆیان بۆ پێغەمبەری پێشەوە ڕژانە سەرشەقام و گربوونەوەیشی فراوانیان ئەنجامدا. وەک خۆشیان باسی لێ دەکەن ئەوەی ئەوانی هێناوەتە سەرشەقام خۆشەویستیە، خۆشەویستی سەرداری مرۆڤایەتی. و لێرەوە خەڵکی پشدەر و خەڵکی قەڵازێەوە پشتیوانی خۆیان بۆ ڕێبازی پێغەمبەر دووپات دەکەینەوە و ئەمڕۆ سەرجەم چین و توێژەکانی قەڵازێ خڕبووینەوە بۆی کە پشتیوانی لە پێغەمبەری خوا بکەین و پێغەمبەری خوا لە ناودڵی هەموو موسڵماناندا. جەماوەری پشدەر هەموو بێڕێزیکردنێک بەرامبەر بە خۆشەویستمان ڕەتدەکەینەوە و پێویستە هەموو ئەو لایەنانەش داوای لێبردن کەن کە هێڵی سووریان بەزان بە ناوی ئێمەوە چوونە کولسوڵخانەی فەڕەنسا و پشتگیری خۆیان بە وڵاتێکی کافر یاخۆ بۆ وڵاتی فەڕەنسا دووپات کردەوە بە ناوی گەلی کوردی موسڵمانەوە کە ئێمە لە سەدانەوە و هەشتی گەلەکەمان موسڵمانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە تاجی سەرمانە ئەو کەسە بوو کە هەموو ژیانی خۆی تەرخان کرد بۆ ئازادکردنی مرۆڤایەتی، بۆ ئازادکردنی مرۆڤایەتی لە کۆیلایەتی، لە خوێن ڕشتن، لە چەوسانەوە. بەڵام تەماشا دەکەی ئێستا دژایەتی پێغەمبەری خوا دەکرێت. ئێمەش ئەوڕۆ ئەو گربوونەوەمان ئامادە کردووە بە ئومێدی ئەوەی بتوانین کەمێک لە ئەرکی سەرشانمان سوکەین بەرامبەر پێغەمبەری خوا. هەر لە گربوونەوەکەدا مامۆستایانی ئاینی پەیامی خۆیان ئاراستەی ئامادەبوانی گربوونەوەکە کردو هاوکات ڕاشیان گەیان هەموو ئەوانەی چوونەتە سەنگەری دژایەتی پێشەوای مرۆڤایەتی نوێنەری ڕاستەقینەی کۆمەڵگای موسڵمانی کوردستان نین و پێویستە داوای لێبوردن بکەن. بەتونترین شێوە ئیدانەی سەردانی ئەو فراکسیۆنانە دەکەین کە لەم کات و ساتە هەستیارە ئیمانیەدا سەردانی کونسوڵخانەی فەڕەنسایان کرد و بە ناوی کوردی موسڵمانەوە پشتیوانی خۆیان بۆ ئەو وڵاتە دەربڕی. ئێمە لێرەوە ڕای دەگەیەنین ئەمانە بە هیچ شێوەیەک نوێنەر و دەمڕاستی کوردی دەست بە دەست نوێژ و زمان بە ڤیکر نین، چونکە بەڕاستی ئێمە چاوەڕێی ئەوەمان لێ دەکردن فشار بخەنە سەر حکومەت بۆ جێبەجێکردنی چاکسازی ڕیکلام بۆکرا و بە پرۆژە یاسای تێر و تەواو هەوڵی چارەسەرکردنی قەیرانەکان و نەهێشتنی گەندەڵی بدەن و ئاوڕێک لە میلەتی کوردی ستەمدیدە بدەنەوە و کۆتایی بەلەتکەموچە و دووماگەموچە بهێنن، نەوەک بە ناوی کوردی موسڵمانەوە پشتیوانی بە وڵاتێک دەرببڕن کە سوکایەتی و بێڕێزی بەرامبەر پێغەمبەرە خۆشەویستەکەیان دەکات. چەند ڕۆژێکە هەفتەی پشتیوانی و دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری پێشەوە درودی خودای لەسەر بێت لە هەرێمی کوردستان و زۆرێک لە وڵاتانی ئیسلامی بەڕێوە دەچێت و لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانیش گربوونەوەی فراوان بۆ پاڵپشتی و نوێکردنەوەی پەیمانی وەفا و ئەمەکداری بۆ پێشەوای مرۆڤایەتی بەڕێوە چووە. لا دەڤەری پشدەرەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پێە.